السلام عليكم متابعينا اخواني كاراني عزيز سلام ورحمه الله وبركاته برجع بسرعه مع مستر اسماعيل صباح امرك له خدمتنا فورم كردوي بابتكاني بشي ادبي كردي بولهاش ك سابنيوكي مصال اشتنها بابتكاني ورزو مع قدار ده فيديو را بردو بابتكاني ورز يكين بش ادب ما ورم كردو توا بيك فيديو حمو ورزك باز دكين لا بابتي كون بسم الله لذا كين كأجبت الأدبي من دالان طيب برز أدبي من دالان سيد للشيوي كل الشيوي كان دربرين أدبي ياسا برنامج تعبت بخوي هي زال لروي زمان يعني لروي ناوري يعني لروي ذوق هنا ركان دارش نوبي كذا بيلقى تصير جبيل وتجيشني من دالان بس تيجي بيبخشي زيازنا الأدبي من دالان وأدبي جوران سيان أو كان خالد زياوز لنوان أدبي من دالان وأدبي جوران وأدبي ك بو زناب دنسري بو كسيش جورا كم ثمانية هذا نسريته یەکەم دەڵێ زمانی ئەدەبی منداڵان دەبێت زمانی شەڕۆ ئاسان بێ منداڵ باشی تێبگات. دووەم نابێ هونەرە قوڵ و داهێنانە وردەکان ڕاوێشتدا لە ئەدەبەکە بەکاربێتن. سێەم دەبێت ئەو بابەتانە لەخۆ بگری کە تایبەتن بە جیهانی منداڵان وەکو زیرەکی هەروەها ڕەوشتبەرزی خۆشەویستی خودا و خۆشەویستی زانست و خوێندن و گرنجدان بە تەندروستی هەروەها وەرزش. چوارەم دەبێت شێعر و سیرۆکانی منداڵان کورت بن و درێژ نەبن هەتا منداڵ بە ئاسانی بتوانێت بیان خوێنێتەوە. پێنجەم دەبێت بابەتەکانی ئەدەبی منداڵان لەگەڵ زەوق و دونیابینینی منداڵان یەک بێت و خۆشی بداتە منداڵ. پرسیاری سێەم مێژووی ئەدەبی منداڵان بۆ کەی دەگەڕێتەوە؟ کەی سەرەتای یاخود دەستپێکی ئەدەبیاتی منداڵانە. دەڵێ بۆ حەقایەتە سەرزاریەکان دەگەڕێتەوە بۆ حەقایەتی مەلەوانە دروست نەکات. ئەو حەقایەتەمان هەیە قوتابیانی بەڕێز بۆ کۆمەڵێک شێوە ژێردرایەوە ئەوە سەرەتای مێژووی ئەدەبی منداڵان لەو ئەدەبیاتی کوردیدا. پرسیاری چوارەم زۆرەکانی ئەدەبی منداڵان بژمێرە. زۆرەکان حەفت زۆرە: حەقایەتی منداڵان، چیرۆکی منداڵان، شیعری منداڵان، ڕۆمانی منداڵان، هەروەها وتاری ئەدەبی، نوکتە و قسەی خۆش، هەروەها مەتاڵ. وتاری ئەدەبی واتە ئەو وتارەی بۆ نمونە لە واتە مەقتەع یاخود پاراگرافێک دەنووسی بەڵام بە شێوەیەکی ئەدەبی دەڕێژی دەربارەی بابەتێک پێیان دەڵێ بخوێنەوە قوتابخانە چۆنە ئەو پێی دەوترێت وتاری ئەدەبی. زۆرەکانی ئەدەبی منداڵان کە بابەتێکی دیکەیە قوتابیان بەڕێز زۆرەکانی ئەدەبی منداڵان ئەمە چەند زۆرش ئەدەبی منداڵانەیە کە تازە باس کردمان حەفت زۆرە دێن زۆرەکان ڕوون دەکەینەوە. یەکەم حەقایەتی منداڵان. حەقایەتی منداڵان چییە؟ بەسەرهاتێکی کۆنە بە شێوەی سەرزاری گەورە بۆ گەورە ینی گەورە بۆ بچووکی جێراوەتەوە بەو شێوەیە لە سەردەمە کۆنەکانەوە گەیشتووەتەوە ڕۆژگاری ئەمڕۆ. قوتابیان بەڕێز حەقایەتی منداڵان واتە ئەو حەقایەتەی یاخود ئەو ڕووداوەی کە بە سەرێکێکدا هاتووە باشە سەرزارەکی واتە بە سەر زمان گەورە لۆ گسکە دەجێڕێتەوە. بۆنە باپیرەکە بۆ نەوەکەی خۆی جێڕایەوە، باپیر بۆ دوونەوەی پاش خۆی جێڕایەوە، باوک بۆ منداڵێکی خۆی دەجێڕێت، دایک بۆ منداڵەکە یاخود بۆ کۆپەکەی خۆی دەجێڕێتەوە. ئەوم پێیان دەوترێت حەقایەت و حەقایەت سەرزاری ئەگەدارەوە نووسراو نییە. ئەو حەقایەتەمان هەیە حەقایەتەکەی ناخوێنینەوە. سوودەکانی حەقایەتی دیاریدەکەن لە مرۆڤ هەرێک شتێکی بەلاوەگرنگی لایەنێش دەبێتە ئەو شتە واتە چ بەلاوەگرنگی دەکرێت لایەندە بیە ئەو شتە. ئەوەی خێر و چاکی خەڵکانی دیکەشی وەک خێر و چاکی خۆی بێ ئەوە لە هەم ئەوانە باشترە کە تەنیا خێر و چاکی خۆیان دەبێت. سێم منداڵانە وا پەروەردەبن چ شتێکیان بۆ خۆیان خۆشە ئەوەشیان بۆ خەڵکانی تر پێ خۆش بێت. دووەم چیرۆک. چیرۆک وەکو حەقایەت وایە ئاگادار بە بەڵام بابەتەکەی بابەتێک نوێ سەردەمە خاوەنی خۆی هەیە. چیرۆک نووسێک دەینووسێ بۆ ئەوەی منداڵان لە هەڵە و کەم و کوڕیەکان و پێویستەکانی ڕۆژانە وشار بکەن و بەرەو پێشیان ببەن. چیرۆک فەرقی چ لەگەڵ حەقایەت قوتابیانی بەڕێز؟ حەقایەتەکان یعنی جیاوازەکان چەند خاڵێکی وردە. حەقایەت سەرزارەچیە بە خاوەنەکەشی دیار نییە. حەقایەت سەرزارەچیە بەڵام خاوەنەکەشی دیار نییە، ئەوە دوو خاڵ. بەڵام چیرۆک بە شێوەی نووسین دەنووسێتەوە باشە بە شێوەی نووسراو هەیە هەروەها خاوەنەکەشی دیارەکە لێ فڵانە چیرۆک دیارە چیرۆکە خاوەنێکی هەیە. ئەو چیرۆکەمان هەیە کە چیرۆکی پەشیمانی ئەسپێکە ئەوە چیرۆکە ناخوێنینەوە. سێمین یان سێم زۆری ئەدەبیاتی منداڵان بێتە لە شێعری منداڵە دەڵێ ئەو جۆرەی ئەدەبە کە لەسەر چێش و سەروا دەنووسێت واتە دێرەکانی وەکو هی حەقایەت نییە، دوور و درێژ نین، بەڵکو هەر دەرێ لە چەند بڕگەیەک پێی دێ 5 بڕگەیان 6 بڕگەیان 7 بڕگەیان 8یانیش دێ واتە لە 500 تا دێ. باوەتێکی بەسوو لای منداڵ شیرین دەکات یان بابەتێکی خراپ لای منداڵ ناشرین دەکات. شێعری منداڵان ئەوەیە شارەکە چێشی هەیە واتە دڵیان بڕگە بڕگەی پێی هەروەها سەرواشی هەیە.
عادەتەن شعری منداڵانیش بە زمانێکی سادە و ڕەوان و ئاسان دەنووسرێتن باشە هەروەها بە بڕگەی پێنج بڕگەی یاخود حتا دە بڕگەی دەنووسێتن بابەتێک لای منداڵان ئەوزەیان بابەتەکەی شیرین دەکاتن بۆ منە دەستپاچیە بۆ منە ڕەوشتی جوانە ئەو پێترێ بابەت شیرینکردن یانش دەکرێت بابەتێک لە لای منداڵان خراپکە بۆ دەڵێ کاکە درۆی مەکان لە پیسی دووربن یاخود دەڵێ بێڕێز ببن لە ڕێەوەی ئەو بابەتان لە لای تابیان یاخود لای منداڵان ناشرین نەکات نمونەی شعریمان هەیە لە بووکەوە بارانێ ئای بن دەغڵانێ سعاتی جارانێ هەیاران و مەیاران یاخوا داکاتە باران بۆ فەقیر و هەژاران ئەوە نمونەی شعرەکە کە بۆ بۆ منداڵان نووسراوە لە ئەم شعرە دوو کۆپلەیە کۆپلەی یەکەمەها ئەو مۆرە ئەو کۆپلەی یەکەمە باشە شەش بڕگەیە بووکە بە بارانێ ئەو شەش بڕگە ئاوی بن دارە عفوا ئاوی بن دەغڵانێ سەعاتی جارانێ بەڵام کۆپلەکەی دیکە حەڤ بڕگەیە هەیاران و مەیاران حەڤ بڕگەیە یاخوا داکاتە باران یەک دوو سێ چوار پێنج شەش حەفت بۆ فەقیر و هەژاران یەک دوو سێ چوار پێنج شەش حەفت کاتە کۆپلەی دووەمیش حەڤ بڕگەیە چالاکی حەقایەتی منداڵان لە بەسەرهاتە شکۆنە بە شێوەیە سەرزاری کەسی گەورە بۆ منداڵی بچووکی گەڕاوەتەوە سرۆکی منداڵان چییە سەر سیرۆڤیروسێک دینووسێت بۆ ئەوی منداڵان لە هەڵەو کەموکڕێکان و پێویستەکانی ڕۆژانە وشیار بکەنەوە بۆ پێشیان بن تۆش حەقایەتێکی خۆش دەزانین پێشکەشمانکە ئەتو حەقایەتی قەڵەڕەش و کۆترە فێڵبازەکە کۆتر ناببورن ئەوە دەبا ڕێوی بی ئەوی بکەنە ڕێوی ئێوە یاخود بیکەنە گورک باشە حەقایەتی قەڵەڕەش و ڕێویە فێڵبازەکە هاکە قەڵەڕەشەکە لەسەر دارەکەیە و پەنیرێکی لەدەوە ڕێویەکە پێ دەڵێ دەڵێت دەنگت گەلە خۆشە گۆرانێکمان لۆ بڵێ قەڵەڕەشیش لە خۆبایی دەبی عوسڕ دەبی دەفع دەبێت شکابرە گوتنی دەی دەکاتەوە دەی گۆرانی بڵێ کەسە پەنیرەکە بەردەبتەوە گورکە ڕێویەکە بڵێن پەنیرەکە بۆ خۆی دەبا و دەیخواتن ئەوە بڵێن حەقایەتەکەیە چوارەم دەڵێ مەبەست لە شعری منداڵان سێ دەڵێت دێرەکانی وەکو حەقایەت نییە و دوور درێژ نین بەڵکو هەر دێرەی لە چەند بڕگی عمرەکانی کەم پێک دێت ڕۆمانی منداڵان چییە قوتابیان ڕۆمان واتە چیرۆکێکی دوور درێژ بابێت بزانین چۆن دەڵێت ئەها ڕێک بۆ دەڵێت لە چیرۆکێکی دوور درێژە باسی بابەتی ئازایی ژیری یان کێشەی کۆمەڵایەتی لە خۆ دەگرێت بۆ بیری منداڵان گەورە بکە و بیرۆکەی جوان و گەورەیان پێ بدە لا دەبی کوردە مامۆستاشێ عەزیزی مەلاڕەش ڕۆمانی بۆرەی بۆ منداڵان نووسێ مامۆستا عەزیزی مەلاڕەش یەکێک لەو مامۆستا بەڕێزانەی کە ڕۆمان نووسێکی بەتوانای لەناو ئەدەبیاتی کوردیمان هەروەها کۆمەڵی ڕۆمانی جیاوازی نووسی قوتابیانی بەڕێز ڕۆمانەکانی بۆی ناسراون کە لە زۆر شوێندا بە شێوەزاری هەولێری نووسیوەتی وشە و دەستەواژەی کۆنی کوردەواری زۆر تێدایە وشەی فەرهەنگی زمانی کوردی زۆر جوان و دانسقەی تێدا لە ڕۆمانەکانی جا ڕۆمانێکی بۆ منداڵان نووسیوە بەناوی ڕۆمانی بۆرە بۆرە ئەو ڕۆمانەیە کە بۆ منداڵ نووسرا ڕۆمانەکە کتێبەکە ڕۆمانە بەناوی بۆرێ پێنجەمیان وتاری منداڵان قوتابیانی بەڕێز وتاری منداڵان ئەو وتارانە کە بە زمانێکی ئەدەبی ناسک و جوان ئاماژگاری منداڵان دەکەن یان فێری نووسینیان دەکەن یان لە زیانەکانی شتێکی زیانبەخش ئاگاداریان دەکەنەوە یان بۆ شتێکی باشیان دەدەن واتە وتار بابەتی ڕۆژنامەگەری لەگەڵ پێدابوونی ڕۆژنامەی منداڵان ئەو زۆرە بابەتە دەرفەتی بۆ ڕۆکسا بەدەرکەوت پێشتر لە ئەدەبیاتی سەرزاری داکەواکو مامۆستا لەوەی هەندێک وتاری کورت و منداڵانی پەروەردەکرد و شێعرە کردوونەتەوە وتار دەشێ ناوڕۆکەی باسی ژیانی کەسایەتیەک یان باسی سروشتی وڵات یان باسی بابەتێکی تەندروستی بێ یان باسی کارگەرێکی پیشەسازی بێ یان باسی ژیانی کوردنشینی بێ یان دەشێت ناوڕۆکەشتی هەیە بەڵام هەمویان بۆ ئەوەن ڕۆشنبیری خوێندنە فراوان بکەن و نمونەی وتاری منداڵان ئەو نمونە مۆرەیە کەمە پێویست ناکە بخوێنەوە کە دەربارەی خوێندنەوەیە چالاکی وەزن لە ڕۆمانی منداڵان چییە دەڵێت چیرۆکەش دوور درێژە باسی بابەتی ئازایی ژیری یان کێشەی کۆمەڵایەتی لە خۆ دەگرێت مەبەست لە وتار چییە لە دەقێک کە دەشێ ناوڕۆکە باسی ژیانی کەسایەتێک یان باسی سروشتی وڵات یان باسی بابەتێکی تەندروستی بێ یان باسی کارگەرێکی پیشەسازی بێ یانیش باسی ژیانی گوندنشینی بێ
تۆش وتارێکی کورتمان پێشکەش بکە دەتوانین وتارێک دەربارەی قوتابخانە بنووسە بە فکری خۆت دەبی چۆن بێت لە قوتابخانە هەروەها دەبی قوتابخانە چۆن بێتە شەشەم و پێش کۆتایی ئەویش نوکتە و قسەی خۆش نوکتە و قسەی خۆش قوتابانی بەڕێز دەڵێ ئەمانەش چیرۆکی زۆر کورتن ئاگادارن لە سەرەتا دەبیرمان بۆ شتێک دەبن بەڵام لە کۆتاییدا بۆمان ڕوون دەکەنەوە کە مەبەستیان شتێکی لە پێکەنین و وانەیەش خۆشمان پێدەبەخشە بۆ نمونە دەڵێ قسەکە بوونای ماردین بوو باشە دەستە قوتابخانە و دیارە ئەوانە دەڵێتە داپیری دەڵێ داپیرە ئەمن دەمەوێ بچم مەکتەبێ بەڵام هەندێک چم هەیە هەندێک گوێزمێ تا ئەو گوێزانە بۆ بشکێنی داپیرش دەڵێ ناوەڵا کچم ناتوانم هیچ دانم لە دەمدا نەماوە ناتوانم گوێزەکانە بۆ بشکێنم ماردنیش گوتی کە ماردنیش دەڵێتن دەڵێ مادەم ئەو گوێزانم بۆ هەڵگرە تا لە قوتابخانە دەگەڕێمەوە من دڵنیام هیچیان نەهەیە ئەنە بەزگەی چییە یعنی داپیری وای زانی کە ماردی لەبەر خاتری ئەوەیە دەرجێزەکەم لۆ بشکێن هەتا جزەکە لۆ بشکێنە ماردنیش بیخوا نەیزانین لە بۆ ئەوەیە کە ماردن جزەکان لە کنێوی هەڵبگریتن هەتا لە قوتابخانە دێتەوە بیان پارێزیتن چونکە ناتوانین جزەکان لەگەڵ خۆی باتە قوتابخانە چالاش لە نوکتە چییە لە بەسەرهاتێش خۆش خەندە ئامێزە بۆ کات بەسەردەم بەکارێ تۆش چ نوکتێش خۆش دەزانێت پێشەشمان کرد نوکتێکمان لۆ برێ کاچخۆم ئەگەر ئەزێت نییە بە کەیف خۆشتە چ خۆشمان لۆ برێ هەندێک پێ بکەین هەفتە دەڵێ مەتاڵ قوتابانی بەڕێز دەڵێن شێوەیەک لە شێوەکانی ئەدەبی سەرزایی پرسیار لە شتێک دەکات کە پێشتر بۆتی وەسف کردووە بۆ ئەوی تاقیید بکاتەوە کە ئایا هۆشیار و زیرەش یان نا مەتۆڵ لە کۆنە لە کوردەواریدا هەبووە مەدرسەکانیان پێ خۆش کردووە تا دانیشتەکان شەوان دای گەلێک مەتەڵی گوتو ویستێتی بۆ هەیە مێشکەی منداڵەکانی فراوان بکات لە هەمان کاتدا کاتێکی خوشیان لەگەڵ بەسەر بردووە نمونەی مەتەڵ قوتابیانی بەڕێز دەڵێ ئەمە چێک کڵای هەمزە پاڵەوان نەتیجەکەیەنە دوورمان ئەوە هێلکەی قوتابیانی بەڕێز هێلکە گەر تەماشا بکەیت وەکو کڵاو خراو بڵێن هێلکەیە بڵێن خڵاو نیم چ خراو خوڕێوەڵە نەکوونی هەیە نەوەتە بە دوورمان دوورایەوە بەڵکو ساب یەک پارچەیە بۆ ئەوە پێدرێ هێلکە دڵێ گلۆڵەی دایە تێم هەڵدایە قەت نەبڕای ئەوە چییە ئەوە ڕێگایە ڕێگا هەتا دنیامە قەت خلاص نابێ هەر ڕێگایەک هەر هەیە دەڵێ هەڵدەبەزێ و دادەبەزێ دەمی هەیە و کەس ناگەزێ ئەوە چییە دەڵێ بڵند دەبی و دێتە خوارێ دەویشی هەیە بەڵام گەزە لە کەسیش نادا ئەوە چی ئەو مەشکەیە مەشکەی دۆ باشە کەڕای دەوەشێنن بەرز دەبێ و نزم دەبێتەوە هەروەها کونێکشی هەیە تاوەکو دۆیەکی بکێنایە ئەوە حسێبی دەویان لە بۆ کردە چالاکی دەڵێ مەتەڵی دەڵێن زۆرش ئەدە پرسیار لە شتێک دەکرێت کە پێشتر بۆتی وەسف کرد بۆ ئەوەی تاقیید بکاتەوە تۆش مەتەڵێک بڵێ دەڵێ ئەم لایدارە ئیم لایدارە ناوێ خرخڕەی گوێ بە گوارە تەماشاکەوە چییە ئەو لایدارە و ئەو لاشیدارە باشە ناوی چییە ناوی خرخڕەی گوێ بە گوارە ناوی ئەوها کۆنکونی گوسکۆکەمانەوە چی و بێژینگی ئاردی باشە ئەو دەتوانین لە خۆت وەکو چالاکی بەکاری بهێنی لێردا هاتینە کۆتایی بابەتی ئەدەب لە وەرزی دووەم سەرجەم بابەتەکانی ئەدەبمان لەو ڤیدیۆ ڕوون کردەوە و سەرجەم بابەتەکانی بەشی ئەدەب وەرزێکم لە یەک ڤیدیۆدا ڕوونمان کردەوە و سەرجەم بابەتەکانی بەشی نمونەی ئەدەبیش لە یەک ڤیدیۆ ڕوون دەکەینەوە بڵێن بەشی نمونەی ئەدەب بگورن سەرجەم بابەتەکانی بەشی نمونەی ئەدەب لە وەرزی یەکەم لە یەک ڤیدیۆ ڕوون دەکەین لە وەرزی دووەمش لە یەک ڤیدیۆ ڕوون دەکەینەوە واتە سەرجەم بابەتی نمونەی ئەدەب لە دوو ڤیدیۆدا ڕوون دەکەینەوە بە هەردوو وەرزەوە تا بابەتەکانی بەشی نمونەی ئەدەب هەرشار و سەرفراز و کامران بن ڕێز و سڵای مامۆستا ئیسماعیل سەباح بفەرمون تا وانەیەشتر هەرشار و سەرفراز بن. السلام علیکم ورحمة الله وبركاته.